گۆڕە عیلمی و زانستی و گەورەیە لە خانەقای پیرۆزی بیارە. ئەوەشمان ڕاگەیاندووە بێگومان کە کۆڕەکە لەبەر ئەوە قەرەباڵغە بێ لە خانەقای بیارەی شەریفە تەنها بۆ پیاوانە و بۆ مامۆسایانی ئاینی و هەموو چین و توێژەکانە جگە لە خوشکانی بەڕێز چونکە دەرفەتی ئەوەمان نییە. لە خزمەتی جەنابی دکتۆران. السلام عليكم ورحمة الله وبركاته. دور تشكر لهم ولا يكتانكم ودور خوشحالم كواد وباروام لناوتانا لولات خوشويسة كمان خاكي كرد كردستاني بيروز. دور ممنون مهموتان زحمتان كشاو هاتون نازانم بچه زبان سپاستان لكم حكومتي هموتان ماشكم ودور سپاستانكم ودوي كوا زحمتان كشاو إزر وانا مطلوبون من لحقيقة لظلم ونراحتهم كبون بسبب يوك أمرور رجكي مشكل وسخت بوطان بهالحال زور سپاستانكم بو هاتنتان بو زحمت كشانتان هاتون بو استقبالي من هیوادارم منیش بتوانم کە نەخۆشی مەجالم بووە کە بتوانم خزمەت بکەم بە ئایینی پیرۆزی ئیسلام و تەریقەی پیرۆزی نەقشبەندی وەی لە تواناما بێ لەم ڕێگا سەرفی یەکەم کە بتوانم خزمەت بە ئەوەڵ خزمەت بە تەریقەت و شریعەتی ئیسلام مەزەنی ئیسلام بکەم و بە وەتەنەکەمان نیشتمانەکەمان کوردستان درێغ ناکەم ئەوەی کە بێم بکرێ و ڕەهنمایی خەڵک بکەم بۆ ئەوە بۆ خزمەتکردن و بۆ یەکگرتن کەوا اختلاف نەبێ لە بینی ئەولا ئەولاها هەمووی کوردستانە و سعی بکەین کەوا یەکپارچە دڵیان بەلای یەکۆ بێ هیچ اختلافێ نەبێ لە بینیانە نەبێ بە باعیسی ئەوە کەوا تێکچوونە لە بینی ئەولا ئەولاها بێ و یا ئەو وەختە ناخۆشی تیا هەڵسێ و لەباتی ئەوە کە توانین بە نەتیجەی باش بگەین بە نەتیجەی خراپتر بگەین لەم زروفە تەنگاکەوە هەموو حکوومەتەکانی منتەقەی پێهاچن ئەبێ مەساعی بکەین لە ناوێکا متحید بین و هیچ جوانە اختلافێکمان نەبێت دووبارە بە خێراتنتان دەکەم کە زەحمەتان کێشاواتن بۆ ئیستقبال بۆ ئەم ناوچە مقدارێ دوورە لە سلێمانی زۆر سپاستان دەکەم زۆر مەمنونم لەتان خواتان لەگەڵ تا باریکە. زۆر سپاس بۆ جەنابی دکتۆر زۆر سپاس دووبارە بۆ هەموو لایەکتان ڕەحمەتان لێبێ بەڕێزان نان دروست کراوە لە خانەقای باریکە ببورن کاتی لێوان و یاعلامینە بۆ نەمان هەیە لە بیارە ئینشاڵڵا لە بیارە بۆ نەکات زۆر خۆم دووبارە بۆ یاکات رحمتي خواتان لبي عزتي جنابي الدكتور ما تنتهي ما كانك يوم ما يكون لا بارك روداو شيخ عماد هاي كم لا هنا كيف شويه لا لو كيف شويه ولا بارك قاد امانك او ماي الله يا رسول الله
وشجع دواي خاف قرصة دواي بس بس سعري يكفي سعر زيادة يكفي سعري باو بيرو باو شرمزار ودوبن النار صدق خوشی بگرانی زور سپاسی خواکم زور سپاسی خواکم که شیخ تشریف یاد تو مراد همون سپاسی خواکم سال شیخ تن نبینو چند سال تن بینیو 8 سالانه خدمتی نگشتم بلا ترکیه جاب خدمتی گشتم 8 سال لكيو بيروكاري طريقتي نقش من قربان ل 50 سال زيادة لمنالي مورا خدمة الشيخ ابو اسمح باو جاب يسوي قسمه خوي عموما المزار وجنبني داري هذا ريقرمه Oh,